علی عەبدولکەریم ئەحمەد لە دایکبووی ساڵی 1968 و تەواوکاری بڕوانامەی دیپلۆم ساڵی 1990 ئێساش لەگەڵ خێزانم هاوسەرم ئەم ماڵەمان پێکەوەنا و ماڵێکی بەڕاستی خۆمان بە جوانی زانینی هیوایەتەکەمان هاتووەتە دیتوانیمانە ماڵێک لە گۆڵ بکەینە دەستپێکی کارەکەمان بۆ ئەوەی خەڵکانێکی تری بتوانن چاو لە ئێمە بکەن. ئەم پرۆژەی خانووە لە 2015 دەستمان پێکرد 25 نەورۆز بوو، ئەوە ئیمساڵ 21 نەورۆزی ئیمساڵ تەواومان کرد. لەخوا بەزیابێت لە ماوەی ساڵێکە توانیمان ئەم پرۆژە ئەنجام دەین. کاری ئەندازەی پیشەی دەستی و کتێکارێکەشی خۆم کردومە وەکو ئەندازیارێک و پیشەکارێک، خۆم ئیشەکانم ئەنجام داوە، خێزانیشم لەبەردەستما بووە بۆ ئیشی کاشی. بە پێشەوانەی ئەویشەوە لە باری گوڵ و ناشتن و دارستانە دڵخواست خێزانم ئەویش مامۆسا و داهێنەری شێوازی گوڵ و جوانی گوڵی هەڵبژاردووە و منیش لەگەڵ ئەوە هاوکار بووم بۆ تاوکردنی ئەم کارەمان و سپاس بەخوای گەورە لە کۆتا هەنگاومانە توانیمان هیوایەتەکەمان بەدی بێنین و بگەینە ئەوەی کە ماڵێک لە گوڵ دروست بکەین و خەڵکانێکی زۆریش بەم پرۆژەیە زۆر ئاسوودە و زۆر میرەبان و زۆرش خۆشحاڵن. ناوم دڵخواست کەمال ئەحمەد لە شاری دەربەنیخان هەر ژیاوم. لە ساڵی 2000 خەریکی گوڵ بوومە. ئیتر گوڵم زۆر وەلاوە خۆشەویستە، یعنی گوڵێکم هەست بکەم بەرەو سیسی بڕوا، بەرەو ناشرینی بڕوا، زۆر پێم ناڕەحەتە. چۆن خزمەتی مناڵەکان کەم ئاوا خزمەتی گوڵەکانی شەکەم. ئێمە کە بیدایەت سەرەتا دەستمان پێ کرد بۆ ئەوەی بتوانین زۆرترین گوڵ لە کەمترین شوێنە. سەرەتا ئەم شوێنە شوێنێکی سادە بوو، ئەمە دیوار بوو، ئەمە هەموو دیوار بوون، بە چەند مەرحەلەیە بە 3 مەرحەلە بوو. توانیمان بگەینە ئەو بەدەستهێنەرەی کە ئیسە بەدەستمان هێناوە بتوانین ئەم شێوازە جوان و نایابە دروست بکەین بە شێوەیەکی ئەندازەی درستیش، واتە بە شێوەیەک پەشیمان نەبی لێی کەوا گوڵێ لە شوێنێکا بنێ گوڵەکە وشک بێت لە ئەنجامی بۆچوونێکی هەڵا لە ئیشەکانتە. لە برەوە ئێمە بە 3 تاقیکردنەوە گەیاندومانتە ئەو ئەنجامەی ئەم گوڵانە سەرکەوتووە بن. تەمەنی ئەم گوڵە ساڵ زیاکەوا بوو، ئەتوانێت گوڵ لەیرا بۆ ساڵ زیاتری بۆ چەند ساڵێکیش خۆی پێ بگەینێ و گەورە بێت و بتوانین بەرهەمیشی لێبێنین بۆ ماڵەکەی خۆمان. ئەم گوڵە شەوکەتل مەسیحی پێ ئەڵێن، هەمان چت ئەمە مەسیحی هەر مەسیحی پێ ئەڵێن. ئەم گوڵەکەی وردە، ئەم گوڵەکەی گەورەترە، هەر هەمان چت ئەمیش هەر گوڵی مەسیحە. ئەمە گوڵە هۆڵندیەکەیە، قەزەمە، ئەمە ئێرانیە، ئەمە هۆڵندیە، بۆکسی پێ ئەڵێن، ئەمیش مەتاتی قەزەمە. خەڵکی شارەکەمان لەبەرەوە هەمومان خەڵکی یەک شارن و خەڵکانی تریشن ئەمان ناسنوانستن خەڵکی ئێواران شەوان بەم جادات تێپەڕەبن ئاگامان لێ خەڵک حەز ئەکات بێت پرسیاریش بکات خەڵکێکی شەیەت
یەتەژورەوە سەیری گوڵەکانەکە سەیری پرۆژەکە ئەکا خەڵکێک هەیە حەز ئەکا ئەویش بتوانێت هیچ نەبێ ئیشێک لەم ئیشانە ئەنجام بدا بتوانێت کارێک بکات جوانکاریە بۆ ماڵی خۆی ئەکات یەکەم ئێمە جوانکاریمان بۆ نەفسی خۆمان کردووە لەم غورفە دووەم جوانکاریمان بۆ حوشەکەمان کردواتە بۆ گەڕەکەکەمان سێمیش لە دەرەوە کارێکی ترمان کردو ئەوش جوانکاریە بۆ گەڕەک و بۆ شارەکەمان خۆشەویستی شار بۆ ماڵ بۆ نەفسی خۆمان ئەوێ لە پێشە سێ نەوع خۆڵە خۆڵەکە ئەوێ خۆڵێکی ڕەشوێ پەیین قوم ئەمە سەرەکی گوڵە دووەمیان پێویستی بە خۆری نەک زۆر سەریع خۆرێکی ئاوا نامان دیوێ شێوازی ئاودانەکە لە ناو ماڵە خەڵک ئەڵێ گوڵ بنی وشکوێ باشە بەس گوڵ بنی تەڕوێ باشە تا وشکوێ نەک زۆر تەڕوێ بگەنیە هەسەکەی ئەگەر تینووی وێ تۆزێ گڵاکەی زەرد ئەوێ هەسەکەی تینیەتی بەس ئەگەر ئاویشی زۆر بکەی ئەگەر بگەنیە ئەوە ئاوەکەی زۆرە ئیتر نامۆندی وێ ئیتر احتیاجیە ئەمە دڕکێکە لە نەوعەکانی سەباری پێڵێن ئەم گوڵباخەمان ئەنواع گوڵی هەیە بەس ئیسا ئەمە تورکیەکەیەتی ئەمە هەمان چت هەر گوڵباخی قەزەمە هەمان چت هەر گوڵباخی قەزەمە بەس ئەمانە تورکیەکانە ئەمە ئەم سنۆبەرەمان سووریە ئەمە هەر هەمان چت ئەمە ئەوە مەتاتی خۆمانەیە بێژین ئەمە هۆڵندیەکەیە ئەم مەتاتانە ئەمە نەوعێکە وەکو گوڵی نەرگس دەریەکە ئەمانە هەر سنۆبەری ئێرانی ئەمانە گوڵباخی هۆڵندین کشتی ئەمە ڕۆزماری پیاڵێن بۆنی خۆشە بۆ ناو هەموو چێشتێکیش ئەوێ هەمان چت ئەمە هەر گوڵباخی هۆڵندی پیاڵێن هەروە ئەمانش هەر هۆڵندیە ئەمە گوڵە مۆسیقای پیاڵێن هەروەها ئەمانە دڕکەکان سەباریە دوای ئەوەی پرۆژەی ماڵێک لە گوڵ توانیمان لە حوشە کۆتای پێبێنین بیرمان لەوە کردە واژهەی خانووەکە حوشەکە لە دەرەوە چۆن ئەوی بتوانین ئەوە پێشکەش بکە بڵێ ئەم ماڵە ماڵێکی دامەزرا و شێوازێکی ئاسوودەیی ئەبەخشێ بە ئینسان لە گوڵ و گوڵزار ئەو کاتەش ئێمە توانیمان ڕووی دەرەوەی واجهەی خانووەکەمان بەم شێوە دروست بکەین یەکەم جار توانیمان خۆڵی ڕەشی شارزور لەگەڵ پەیینە لەگەڵ قومی دەریایی بۆ بێنین و تێکەڵی بکەین ئەم بەر دروست بکەین توای ئەوەش ئەم بەرمان تەواو کرد توانیمان بۆ بەری جادەکە بڕۆین ئەویش بیرم لێ کردەوە چۆن بتوانین ئاو کارەبا ئەو بۆ جادەکەمان بۆ بڕی و ئاو کارەبامان بۆ کردە ئەو بەرەوە و شێوازێکی ئەندازەی دروست توانیم خۆم بە ئەندازە و بە بۆچوون و تێڕوانینی خۆم و بە ئیش و کار و دەستی خۆم ئەو بەردروست بکەین و بە هەموو شێوازی گوڵێک بتوانین شێوازێک لە گۆزەی بۆ دابنین و شێوازێک لە کاشی بۆ هەڵبژێرین ئەو گوڵم بۆیە خۆشەوێ لەبەر ئەوە بۆنی عەلی پێوەیە کاتێ ناشتمانەوەیە کۆ